22 ساڵی 1258 کۆچی دوایی معتەسەم بیللا دوا خەلیفەی دەوڵەتی عەباسی. معتەسەم بیللا خەلیفەیەکی بێئاگا لە کاروباری مسلمانان و سەرقاڵ بە ڕابواردن و خۆشگوزەرانی و ڕاوکردنەوە لە هەوڵی کۆکردنەوەی کەنیزەک و زێڕ و زیودا بوو، بە تەواوەتی جیهاد و خەباتی بۆ سربەخۆی مسلمانان پشتگوێ خست بوو. ڕاوێژ و شورا لە دەوڵەتەکەیدا نەما بوو، هەموو ئامانجێکی ئەوە بوو کەوالی و وتاربێژانی دەوڵەتی ئیسلامی لە نوێژی هەینیدا ناوی ئەو بهێنن و ناوی بە گەورەی و ڕێزەوە ڕابگرن. لە کاتی داگیرکردنی شاری بەغدای پایتەختی دەوڵەتی عەباسی، معتەسەم بیللا دەچێتە لای هۆلاکۆی پاشا و داوای لێ دەکات ئەو حەوسە کەنیزەکەی کە تریفەی مانگ و تیشکی خۆریان بەر نەکەوتووە بۆ بگێڕێتەوە. هۆلاکۆش دەڵێت تۆ دەوڵەت و سوپا و ئابووریەکە تێکشکاوە، بەڵام لە هەوە و ئارەزوو خۆشگوزەرانی خۆت ناکەوی. بەڵێن بێت بە بەرچاوی خۆتەوە هەموو کەنیزەکەکانت بکوژم و پاشتریش لە ملی خۆت بدەم. بەو شێوەیە کۆتایی با حکمی سەدان ساڵی عەباسیەکان هەد لە شاری بەغدا و مسلمانان کەوتنە ژێر هەیمەنەی ستەم و ئازاری مەغۆلەکانەوە تا ماوەیەکی نادیار. 22 ساڵی 1990 تیرۆرکردنی حەبیبوڵڵا خان فەرمانڕەوە و ئەمیری گەورەی ئەفغانستان لە نێوان ساڵانی 1901 تا ساتی تیرۆرکردنی ناوبراو لە 6 ساڵی 1872 لەدایک بووە. ناوبراو باوکی ئەمانوڵڵا خانی سەرۆکی پێشووتری ئەفغانستان بوو.